لە پێش مرۆڤەکانەوە بوونەوەرانێک لەسەر زەوی ژیاون کە ڕەنگە تا ئێستا گوێت لە ناویان نەبوو بێت. ئەوانی یەکێکن لە دروستکراوانی خودای گەورە و هەر ئەویش فەرمانی بەلەناوبردنیان کردووە. حەن و بن بە یەکێک لە خراپترین قەومەکانی سەر زەوی دادەنرێن و شێوەیان تۆقێنەرە. ئەوان بە فەرمانی خودا و بەدەستی جنەکان لەناو براون. سڵاوتان لێبێت لە نیابەختیارم لە بابەتی ئەمڕۆمدا وڵامی ئەو پرسیارە دەدەمەوە کە ئایا گێڕانەوەکان لەسەر قەومی حەن و بن ڕاستیە یاخود ئەفسانەیەکی ناو چیرۆکە خەیاڵیەکانە. زۆرێک لە ئێمە بە پێی لێکدانەوە ئاینیەکان بڕوامان وایە ئەو کەسەی بۆ یەکەم جار قاچی لەسەر خاکی زەوی داناوە و لەسەری ژیاوە. باوە گەورەی مرۆڤایەتی و یەکەم پێغەمبەری خودایە بە ناوی باوکە ئادەم. بەڵام ئەم زانیاریە لە گێڕانەوە نووسراوەکانی زۆربەی مێژوونووساندا ڕاست نییە و پێیان وایە پێشهاتنی مرۆڤەکان ژیانێکی زۆر جیاواز لەسەر زەوی هەبووە. لە کتێبی سەرەتا و کۆتایی ئیبن کەسیردا هاتووە یەکەم دانیشتوانی هەسارەکەمان نە مرۆڤەکان و نە جنۆکەکان بوون، بەڵکو قەومێک بوون بە ناوی حەن و بن. بە پێی کتێبەکە بێت بە چەندەها ساڵ پێش دروستکردنی مرۆڤەکان خودای گەورە جنەکانی خوڵقاندووە و پێش جنۆکەکانیش قەومی حەن و بنی خوڵقاندووە. بەڵام مێژوونووسانی وەک مەسعودی و شیهابدین لە کتێبەکانیاندا ئاماژەیان بەوە داوە کە پێش دروستکردنی باوکە ئادەم خودای گەورە 28 قەومی تری دروست کردووە کە خاوەنی شێوەیەکی جیاواز و تۆقێنەر بوون. هەندێکیان باڵدار بوون، هەندێکی تریان خاوەنی دوو سەر بوون، هەندێکی تریشیان سەری شێوە ئاژەڵیان هەبووە لەگەڵ زیاتر لە دوو قاچ و دوو دەستدا. بەڵام لە کتێبەکەی ئیبن کەسیردا حەن و بنەکان شێوە وردەکاری ژیانیان بە تەواوی باس نەکراوە. ئەوەی لەسەریان دەزانرێت ئەوەیە کە قەومێکی تا بڵێ ستەمکار و خراپ بوون، لە دژی خودا وەستاونەتەوە و خوێنی یەکدیان بە ناحەق ڕشتووە. هەر بۆیە خودای گەورە جنۆکەکانی ڕاستپاردووە تا بێنە سەر زەوی و ئەم بوونەوەرانە لەناوبەرن. لە دوای هەڵگیرساندنی جەنگێکی قورس لە نێوان جنۆکەکان و حەن و بندا کە جەنگەکە بە جەنگی زەوی ناوەڕاست ناسراوە، جنۆکەکان توانیویانە قەومی حەن و بن لەناوبەرن و خۆیان لە جێگەی ئەوان نیشتەجێ بکەن. لەو ڕۆژەوە کەس نازانێت ئایا حەن و بن بە تەواوی لەناو براون یاخود لە شوێنێکی نادیاری ئەم گەردوونەدا خۆیان حەشارداوە. هەندێک بیرڕا دەڵێت کە یەئجوج و مەئجوج حەن و بنن کە لە دوای جەنگەکان لەگەڵ جنۆکەکاندا ڕایان کردووە بۆ چیای قەوقاز و دوای هاتنی مرۆڤەکانیش بۆ سەر زەوی دووبارە دەرکەوتونەتەوە و خراپەکاریان بەرامبەر مرۆڤ و دروستکراوەکانی تری خودا ئەنجام داوە تا ئەو کاتەی زولقەرنەینیان لێ پەیدا دەبێت. بە پێی گێڕانەوەکان زولقەرنەین خاوەنی ئیمپراتۆریەتێکی گەورە و کەسایەتێکی بەهێز و چاکەکار بووە. ئەم هێز و دەسەڵاتەش خودای گەورە پێی بەخشیوە. دەوترێت کاتێک بە جیهاندا گەڕاوە بە قەومێک گەیشتووە کە بەدەست زوڵم و ستەمی قەومێکی ترەوە ناڵاندویانە. ئەم قەومەش بە یەئجوج و مەئجوج ناسرا بوون. زولقەرنەینیش هەستاوە بە دروستکردنی بربەستێکی ئاسنین لە نێوانی یەئجوج و مەئجوج و قەومەکەی دیکەدا. لەو کاتەشەوە تا ئێستا ئەم قەومە بەند کراون و تا کۆتایی دنیا ناتوانن لەو بەندیخانەیە بێنە دەرەوە. تا ئەو کاتەی بە فەرمانی خودا بربەستەکە دەشکێن و دێنە دەرەوە. دوای ئەوەش دەست دەکەن بە گەورەترین وێرانکاری لە مێژووی زەویدا و بۆ هۆیەوە خودای گەورە بە یەکجاری لە ناویان دەبات. گێڕانەوەکان پێمان دەڵێن حەن و بنەکان لە قەد و ڕێگی درەختەکان دروستکراون و لە ڕێگەی مردن و کەوتنی خانەکانیانەوە بۆ سەر زەوی زۆر بوون. بۆ ئەوەی بە تەواویش لەناو بچن جنۆکەکان سووتاندویانن. ئەمەش لە کاتێکدایە قورئان هیچ بەڵگەیەکی ڕوونی لەسەر بوونی حەن و بن لە بێش مرۆڤایەتیەوە باس نەکردووە. بەڵام لە ساڵی 1994 لە ئەسیوبیا چەندین پاشماوەی ئێسکی بوونەوەری نامۆ کە دەچوونەوە سەر شێوەی مرۆڤەکان دۆزراونەتەوە و دوای پشکنینی زانستی بۆ مێسکانە زانایان بۆیان دەرکەوتووە
کە مێژووی ئێسکەکان بۆ 4 ملیۆن ساڵ پێش ئێستا دەگەڕێتەوە. ئەمە شارەزایانی دڵنیا کردەوە کە ئێسکەکان ئێسکی مرۆڤ نین، چونکە بوونی مرۆڤەکان لەسەر زەوی بۆ 400,000 ساڵ پێش ئێستا دەگەڕێتەوە. ئەمەش وای کرد بوترێت کە ئەو شوێنەوارە بۆ قەومی حن و بن دەگەڕێتەوە. بەڵام ئەوەی جێگەی پرسیارە ئەوەیە، ئەگەر ئەم بوونەوەرانە لە پێش مرۆڤەوە لە زەویدا هەبوو بن، بۆچی خودای گەورە لە قورئان و کتێبە ئاسمانیەکاندا باسی نەکردوون؟ ئایا ئەمە ئەو لێکدانە و بیرروڕایانە ناسەلمێنێک کە دەڵێت مرۆڤەکان لای خودای گەورە گرنگترین و باڵادەستترین و جوانترین دروستکراون؟